بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا وحبيبنا ونور أبصارنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، میوانانی ماڵی خوای پەروەردگار، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ لەم مزگەوتەدا، لە مزگەوتەکانی تری ماڵی خوای پەروەردگاردا، لە ناو ماڵەکاندا ئەو کەسانەی دەنگمان دەبیستن و ڕەنگمان دەبینن لە هەر شوێنێکی سەرزەویدا، لە ئەوروپا، لە ئەمریکا، لە هەر کیشوەرێکە، سەلام و ڕەحمەتی خوا لە هەموو ڕۆژوەوانانی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم. خوایە بەرەکەتی خۆت بەسەر ئەهلی قیبلەدا لە ئومەتی ئەو خۆشەویستە بڕێژی. داوا لێ دەکەین خوایە سەڵەوات و ڕەحمەتی خۆت بنێری بۆ سەر ڕوحی پێشەوامان، ڕوحی هەمیشە زیندوی سەردار و سەروەرمان محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم. با هەمومان لە ناخەوە یەکدەنگ کە دەگەینە هەزاران بە ئیزنی خوای گەورە بڵێن اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. خۆشەویستانم، ئێمە لە سەردەمێکا دەژین کە خەڵکی لەگەڵ ئەوەدا سوپاس بۆ خوا ئێستا تێر و تەسەلە لە ڕووی خواردنەوە تەقریبان. ڕاستە هەژارمان هەیە، بەڵام بەعموم خەڵک لە ناو نانا تێرە، لە جلوبەرگە تا ڕادەیەک پۆشتەیە، خانوەکان بەگشتی جوانن، شەقامەکان ڕازاون، ئۆتۆمبیلەکان زۆر باشن. بەڵام زۆر جار لێرە و لەوێ لە ناو مەجلیسەکاندا خۆمان کە قسە بۆ یەکتر دەکەین و یادی ڕابردوو دەکەینەوە، ئەو پیاوە بە تەمەنە ئازیزانە و خوا تەمەنتان پڕبەرەکەتترکە و لەشتان ساختترکە، جەنابتان هەموو لە بیرتانە خەڵک کە باسی ڕابردوو بۆ ئەم گەنجانە دەجێڕێتەوە کە باسی چ زەمانێک، زەمانێکی بێنانی، زەمانێکی بێبەرجی، جاریوا جەژن ناو جەژن کابرا کراسێکی بۆ کراوە، زەمانێکی بێ پێڵاوی، زەمانێکی بێ ئۆتۆمبیلی، لە گوندێکە لە شارێکە دوو سیارە نەبووە، سارەیەکە بووە، لە زەمانێکە خەڵک وتیان کابرایەک لە لادەیەکەوە قەت شوێنی تری نەبینی بوو، بۆ مەڕ لە وەڕاندن چووە سەر گردێکی بەرز و چیایەکی بەرز، بینی گوندێکی هەیە، وتی کوڕە خەڵکی نەدنیایەکی کەش هەیە، بە حیاتی شوێنی کەی نەبینی بوو. ئەو زەمانە کە باز دەکرێت بەو هەموو دواکەوتوێ لەبەر ئەم گڵۆپە جوانانە، لەبەر فتیلەیەکی ڕەشە کە پوو کونەلوتی ئینسان پڕ دەبوو لە ڕەشوو، ئا لەو کاتەدا کە خەڵک باز دەکرێتەوە کابرا لە خۆزگەم بەو زەمانە. آخر ئەم قسەیە بێ لەسەری بوەستین. سەیرە ئینسان لەم هەموو خۆشگوزەرانی ئێستادا خۆزگە بەو زەمانە ڕابردووە ژیان تاڵێ بخوازێ. بۆ خۆ ئێستا ئەلحەمدوللا ئەم ژیانەی ئێستا شکرانەی خوای دەوێت. خەڵک لە ناخەوە بریندارە، ئەو خۆزگەیە بۆیە دەخوازێڵە ئای ئەو خەڵکەی ئەو زەمانە چەند دڵیان خۆش بوو، ئای ئەو خەڵکەی ئەو زەمانە چەند دڵیان پاک بوو، چەند دەرونیان ئیسراحەت بوو. ئێستا ئێمە لاشەمان دوو بەشە، بەشێکیان جەستەیە، بەشێکیان ناخ و ڕوحە. لە ڕووی جەستەوە زۆر بەمان تێر و تەسەل و مرتاحین، پاک و خاوێنین، ماڵی جوان و ڕاخەری گەرم و مزگەوتی جوان و ڕازاوەمان هەیە. بەڵام یەک گرفتمان هەیە، ئەویش ناخمانە. لە ناو ناخەوە خەڵک وێرانە، هەز بە ئاسوودەیی دەروون ناکە، هەز ناکات دڵت خۆشە، های وایە لە یەک شتی کەم نییە. دەچی وەڵای خەریکە دەگریا، ئەڵێ هەر لە خۆوە دڵێک زەقیەتێکم هەیە، سنگم توندە، دڵم توندە بۆوە. ئەم شەو بە ئیزنی خوای گەورە لەگەڵ جەنابتاندا لەسەر ئەم مەسەلەیە قسە دەکەین. ئایا بە چی دڵخۆش دەبین؟ یەکەمیان بە ئیمان. خوای گەورە لە قورئانە دەفەرمێ من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة ولنجزينهم أجرهم بأحسن ما كانوا يعملون. هەر کەسێک لە ژن و لە پیاو، لە نێر و لە مێ، لە کچ و لە کوڕ کار و کردەوەی جوان بکا و ئیماندار بێ، خوای گەورە ژیانێکی بەختەوەری بەنسیب دەکات، دڵی خۆش دەکات، لە قیامەتیشا بە جوانترین شێوە پاداشتی ئەداتەوە. لێرەدا تەماشاکەن، کردەوەی جوانمان هەیە لەگەڵ ئیماندا، باسی پاداشتی قیامەتیشمان هەیە. ئەم ئاەتە قورئانیە
وامان حاڵی دەکا هەر کەسێک کار و کردەوەی جوان بکە دڵی خەڵک خۆشکە گوڵ بێ دڕک نەبێ ئەگەر کافریش بوو خوا لە دنیادا ژیانی خۆش دەکا حتا سبحان الله ئەم خوایە هێندە بە ڕەحمە کافرێک خزمەت بە خەڵک بکە کافرێک مناڵی بێباوەک بەسەرکاتەوە منەظەمەیەکی خەیری هەیە ئیمانیشی بەخوا نەبێ گڵۆپێک دروست دەکا من و تۆ لە بەڕووناچەکەی دادەنیشین ئەم کەبەرەی دروست کردەوە چ کابرایەکی بێدین دروستی کرد بێ دەنگی خێر بە خەڵک دەگەیەنێ ئەم کافرە زۆری فەرقە لەگەڵ کافرێکە کە قاچی خەڵک دەپەڕێنێ کە ئەلغام بۆ خەڵک دادەنێ کە فیشەک دروست دەکا ئەم دوو کەسە وەکو یەک نین ئەو کەسەی خێری پێیە بۆ خەڵک خوا ژیانی خۆش دەکا ئەو کەسەی لەگەڵ خێرەکەدا ئیمانداریش بێ خوا ئەم دنیاشی خۆش دەکا و ئەو دنیاشی ئاوەدان دەکا جاخوا فەرمووی بئەحسەنە ما کانوا یعملون بە جوانترین کردار لە دنیادا ئەگەر تەلەبەیەکمان هەبێ بۆ نمونە 7 دوانەی هەبێ لە زانکۆ بێ لە ئامادەی بێ لە هەر شوێنێ بێ ئەگەر یەک دەرس دەرنەچوو لە 6یانە 100 بێنێ لە یەکیانە 40 بێنێ مامۆستا ئەڵڵا ڕاستم بووی کەوتووی بەڵام لە قیامەتا وانە لە قیامەتا چەند بەشێک هەیە بەشی نوێژمان هەیە ڕۆژوو هەیە خێر و خێرات هەیە زەکات هەیە عومرە هەیە حەج هەیە دڵنەوایی خەڵک هەیە زەردەخەنە و قسەی خۆش هەیە تۆ لەم بوارانەی خێردا دەرەجە لە کامیانە بەرز بوو خوا بە حیسابی ئەوە لەگەڵ تا دەکا ئیوا هەیە لە نوێژی سونەتە ضعیفە بەڵام ئەوەندەی قسەی خۆش و جوان بۆ خەڵک کردووە دایمە خەڵکی چاو بە فلمێسکی هێناوەتە پێکەنین دڵی خەڵک دڵ بە خەمانی خۆش کردووە هەژارانی دڵ داوەتەوە لە ڕۆژووی سونەتە ضعیفە لە نوێژە ضعیفە 50 هەیە بەڵام لە دڵخۆشکردنی خەڵکە 100 هەیە خوا دەفەرمێ هەموو دەرەجەکانی بۆ بکەن بە 100 ئەوانی تریشی هەر هەموو بەقەدەر کامەی کە زۆر بەرزە ئاوا پاداشتی بدەنەوە ئەو خوای ئێمە ئەوەندە بەڕەحمە لەگەڵ بەندەکانیدا جا شەیخ الئیسلام دەفەرمێ إن في الدنيا جنة من لم يدخلها فلن يدخل جنة الآخرة قالوا ما هي قال إنها جنة الإيمان دەفەرمێ بەهەشتێکەیە لەم دنیادا ئەوەی لەم دنیاە نەچێتە ئەو بەهەشتەوە داخڵی بەهەشتەکەی قیامەت نابێ عەرزیان کرد قوربان ئەو بەهەشتە لەکوێیە باخێکە مەزرعەیەکە شارێکە ڤێلایەکە لەکوێ بچینە ناوێەوە بۆی بچینە بەهەشتی قیامەتیشەوە فەرمووی بەهەشتی ئیمانە ئەو کەسەی لەم دنیا بچێتە بەهەشتی ئیمانەوە کە لە ناو ناخایە بەهەشتی ئیمان ئەوە مەکانی نییە الحەمدولله شتەکە ئاسانە ناو ناخی خۆتە سەیری دڵی خۆتکە هەر کەسێ خەمی ئەم دنیایەی ئیسلام بێ هەر کە دەبینێ مزگە و قەرەباڵغە یەکسە فەرەحێ هەر سەیری خۆتکە خۆت هەڵسەنگێنە کە ماڵی خوات بینی قەرەباڵغە و پڕە لە گەنج و پیر و پیاوی ساڵح و خوشکی بەڕێز یەکسەر فەرەحێک بەدڵتا هات ئۆخەی یەک دەفتەر دۆلارت ئەو ڕۆژە قازانج کرد بێ ئەوەندە خۆشحاڵی ئەو ڕۆژەش کە مزگەوت و ماڵی خوا بە گەنج و لا و پیری ساڵح دەبینی بە خوشکی سەرپۆش لە سەر دەبینی ئەو فەرەحیە بەدڵتا هات ئەوە بەهەشتی ئیمانە واللهی یەقینت هەبێ دەچێ بەهەشتەکەی خواوە لە قیامەتە ئەوەندەی کە خەمی ئەم دنیایەتە خانووەکەت چۆن بێ و خانووەکەت محکەم بێ و ڕێک و پێک بێ و کاشی وا بێ و ئاوا بێ بەقەدەر ئەوە زیاتر بیری قەبریشت هەبوو خوایە قەبرەکەشم ئاوەدان بێ خوایە کە بە تەنها بەجێم دێڵن کردەوە ساڵحەکانم لەگەڵ ما بێ خوایە وەکو لەم دنیای لە قەرەباڵغیم خوایە لە قیامەتیشا لەگەڵ ئیمانداران دام نەبڕی وەڵی هەر کەسێک ئەم خەمەی هەبێ لە دنیادا ئەوە بەهەشتی ئیمانە چەندە بیر لە دنیا دەکەیتەوە مافتە حەقی خۆتە من ناڵم ئیسلام ئێمە ناڵێک کاکە بڵێ لە خێمەدا دەژیم تا ماوەم دنیا هیچ نییە وەڵا دنیا وایە حەز دەکەی جوانترین خانووت هەبێ لە کۆشکی بەرزە بەس قەبر و قیامەتەکەشت لەبیر بێ بڵێ خوایە وەکو لێرە لە خۆشیدام خوایە عەزابی قەبریش نەدرێم خوایە لە قیامەتیشا لە کۆشکی بەهەشت بێ بەشم نەکەی من بەم چوار بلۆک و خشتەی دنیا چەند دڵم خۆشە ئەی ئەبێ کۆشکی بەهەشت چەند خۆش بێ هەر کەسێ لە دنیادا ئەمە لە دڵیا بێ وەڵڵاهی دەچێتە بەهەشتەکەی خواوە ئەوە جەننەتە ئەوە کە تو ئاوا دایمە بیری دنیات هەبوو وەڵی خەم لەسەر بیری قیامەتت هەبوو خەم لەسەر دڵەکانت دەتۆرێ بەویستی خوای گەورە دڵخۆش دەبی دووەمیان تێگەیشتن لە حەقیقەتی دنیا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ کن في الدنيا كأنك غريب أو عابر السبيل جا حەدیسەکە بە وردی سیرکەن خۆشەویستان نافەرمێ کونو بە جەماعەت بە واوی جەماعە ئەفەرمێ کون هەر یەکێک لە ئێوە ئەگەر گەنجی ئەگەر پیری ئەگەر کوڕی ئەگەر کچی ئەگەر ژنی ئەگەر پیاوی کون لەگەڵ یەک بە یەکویانانە یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو تاک تاک قسەمان لەگەڵ بکە ئاوایە
ئەگە حەدیثتان خوێندەوە فەرمووی کون و ئەوە لەگەڵ هەمووانمانێتی ئەگە فەرمووی کون یعنی لەگەڵ تۆ قسە دەکا بەتەنیا لەگەڵ من بەتەنیا قسە دەکا خۆشەویستمان تاجی سەرمان هەزاران سڵاوەتی خوا لەسەر ڕوحی هەمیشە زیندوی بێ اللهم صل على سيدنا محمد فەرمووی ئیماندار وا بزانە لەم دنیایەدا میوانی ماڵێکی و دەڕۆی و بەجێ دێڵی یان وا بزانە ڕێبواری ڕێگایەکی و بۆ ئیسراحەتێک لات داوە و بەسەر پردێکا تێدەپەڕی ئەم فەرمودەیە زۆر زێڕینە ئەم فەرمودەیە هانی مسلمانان نادا جاری وای ئەم فەرمودانەی مە بە خاڵە تەفسیر دەکەین کابرا دەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی دنیا هیچ نییە دنیا نەوێ حاشا پێغەمبەر وای نەفەرموو فەرمووی تۆی ئیماندار وا بزانە میوانی ئەها میوانەگە لە ماڵێکا بێ ئەبێ ڕێک و پێکدانیشێ ئەبێ قسەی جوان بکوانە ئەبێ هەڵوێست جوان بێ ئەبێ چاوت پاک بێ ئەبێ بە ئەدەبی ئەبێ لە شوێن پێوتی لەوێ دانیشی ئەبێ سنوور نەبەزێنی پرسیاری نابەجێ لە خاوەن ماڵ نەکەی عەزیەتی نەدەی هەم میوان دەبێ ئاوا بێ یعنی تۆش میوانی سەر ئەم دنیایەی قسەی جوان بکە لە دنیادا چاوت پاک بێ حەسوود مەبە پرسیاری لە ڕادەبەدەر لە خەڵک مەکە تدخلی ژیانی ئەم و ئەو مەکە مەچۆش جوزئیاتی خەڵکەوە هەر وەکو میوانی دنیاکە وەکو میوانی ماڵەکە چەند بە ئەدەبی لەسەر زەویشدا براکەم میوانێکی ڕەزاسووک بە میوانێکی بە ئەدەب بە میوانێکی جوان بە دووەمیان فەرمووی یان وا بزانە بەسەر پردێکا تێدەپەڕی و دەپەڕیتەوە ڕێبواری ڕێگای دەی باشە بەڕێزان پردێک جسرێک ئەگەر هەبێ توخوا تا مەحکەم بێ باشتر نییە تا تند و تۆڵ بێ تا قیرەکەی جوان بێ ئەم لاولاکەی گوڵ و گوڵزار بێ تەپ و تۆز لێن نەدا خۆشتر نییە دەیکەواتە دنیای ئێمە ئەو جسرەیە ئەو ڕێگایەیە با دنیاکەمان جوان بێ پێغەمبەر صلی الله علیه و سلم نەیفەرموو دنیا واز لێ بێنە ناوەڵا خۆزگە ڕێگاکانمان هەمووی جوانترین گوڵ و گوڵزاریان لە دەور بوویایە جوانترین شەقام و پوخت و خاوێنترین شەقام بوو پان و پۆڕ بوونایە سارەکانی ازدیحامیان بۆ دروست نەبوویایە بەڵام کەستان بینیوە دڵی خۆش بێ بڵێ من کە بەم ڕێگایەدا ڕۆیشتم ماڵی حەقیقیمە ئەرێ تخوا ئینسانی عاقڵ بەڕێزان دەچێت لەسەر جسرا خانوو بکە ئێستا کابرایەک بێنە لەسەر ئەو پردانەی بە سەریا دەڕۆین خانوو دروستکردنەوە شێتە هەڵەوە جسرە هەر تێیدا تێپەڕە تەواو دەی وەڵڵی ئەم دنیاش ئەو جسرەیە با جوان بێ با ڕێک و پێک بێ با ماڵەکەت گوڵ و گوڵزار بێ بەڵام وا مەزانە بەجێی ناهێڵی چونکە ئەگەر وا زانی بەجێی ناهێڵی هەمیشە دڵتەنگی چونکە یەقینت هەیە هەر بەجێی دێڵی بڕواشت وایە ماڵەکەت هەر ئێرەیە دەی وەڵی دڵت دەگیرێ بەڵام ئەگە کەسێ بڕوای وابوو دوای ئەم میوانداریە ئێستا جەنابتان هەمووتان الحەمدوللا خاوەنی ڕێزن و ماڵی بەڕێزن ئەگەر لە ماڵی براکەت میوان بی کوڕە بەخوا لە ماڵی باوکیشت میوان بی لە ماڵی دایکت میوان بی توخوا لە ماڵەکەی خۆتان مرتاحتری بۆ پیاوی بەڕێزیان لە ماڵی براکەتە بێگومان هەموو کەس ماڵی خۆی پێخۆشترە بۆ خۆیان کولانە خانوویەکت هەبێت نانودۆیەکت هەبێت کە چوویتەوە لە مەهادڵێ هەموو کەس لە ماڵی خۆیان پاشایە لە ماڵی لە میوانداریدا ناتوانێت قاجڕاکێشی دەبێت زۆر مڕاعات بکەیت ناتوانانی تەلەڤیزۆن بە ئارەزوی خۆستەوت دێ بیکە ئەم کەناڵە دەڵی کابرا خاوەن ماڵ چۆنی پێخۆش بوو لە ماڵی خۆتا چۆن دادەنیشی چۆن دەخەویت چی دەخۆیت چی داوا دەکەی وەڵڵی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی قیامەت ماڵی ئەسڵی تۆیە با ئەم دنیایە جوان بێ لە میوانداریدا بەڵام خەم مەخۆ کە مردی دەچێەوە ماڵەکەی خۆت وەڵڵا ئەوێت خۆشترە لەم سەر زەویە بۆیە ئەو کەسانی کە مردویان لێ دەمرێ ئازیزێکتان لێ دەمرێ ڕاستە جەرگت ژان دەکا بەڵام دڵی خۆت دەزانی بەچی خۆشکە دڵی خۆت بەوە خۆشکە لە میوانداریەکە ڕزگاری بوو گەڕایەوە ماڵە ئەسڵیەکەی خۆی دڵنیا بە مردوەکەت بە شەرتێ ئیماندار بێ ئەوەی خۆشترە دەڵێ ئۆخەی گەیشتم بە ماڵی حەقیقی خۆم ئێرەدا ئەها مامۆستانی بەڕێز لە تەڵقینا پێمان دەڵێ فڵان کەس تۆ دەرچووی لە خانەی فەوت و فەنا گەیشتی بە داری بەقا والله دنیا هەر کۆتایی پێدێ ئەوێ دارولبەقایە گەیشتێ بە ماڵە ڕاستەقینەکەی خۆت لە ناو خەڵکێکە کە دەترسی تۆ بڵێ فڵان کەس ڕازگۆ بێ لەگەڵم تۆ بڵێ فڵان کەس دەستم نەبڕێ تۆ بڵێ فڵان کەس غەشم لێ نەکا مع النبيين والصديقين والشهداء والصالحين دەگەی بە کاروانی پێغەمبەران ئەگە مردوو لێمەر ئیماندار بوو گەیشتەوە بە کاروانەکەی باوە ئادەم ڕیشسپیەکەی نوح و ئیبراهیم ئەوە عیسا و موسا ئەوە یوسفی جوان ئەوە ئەیوب ئەوە داود ئەوە سولەیمان ئەوە عیسا ئەوە موسا ئەوە سەردار و فەخری عالم محەممەدی مستەفا صلی الله علیه وسلم تەسلیم بەو کاروانە بوو ڕۆیشتە قافڵەی ئیماندارانەوە مردوەکەت بە تەنها نییە خەمی بۆ مەخۆ
زۆریش مەترسە کە مردی بێناز نابی دەڕۆیە کاروانەکەەوە کە بە ملیار خەڵکی بەدیا ڕۆیشتووە هەرچی کاروانی ساڵحانە لە ناو خەڵکی درۆزن لە ڕوتان ڕزگارت دەبێت دەگەیە کاروانی ڕاستگۆیان دەچێت جیهانێکەوە درۆ کۆتایی پێدێ ئەگەر نەخۆش بوو مردووەکەت و خۆت نەخۆش بووی هەتا نەخۆشی کۆتایی پێدێ جارش کە نایبینێتەوە ئەگەر اختیاری و بەتەمەن بووی و زەلیلی سەرجێگا بووی جارش کە پیری نابینیەوە هەمیشە بە گەنجی دەمێنیەوە ئەگەر ئێستا مردن ژیانی لێ تاڵ کردووی جارێک کە تاڵاوی مردن ناچێژیتەوە دەیتخوا ئەو دنیا خۆشتریان ئێرە بێگومان ئێرەت با جوان بێ بەڵام تێبگە ئەگەر ئیمانت هەبێ و کردەوە باشەکانت جوان بن ماڵەکەی ئەولات خۆشترە لەو کاتەدا دڵتەنجەکەت فەرەحیەکەت بەدڵا دێ هەرچەند دنیا ناڕەحەت بێ خۆ ئەیجام میوانداریەکە چوویتە میوانداری واوە خەریکە ئەژنۆت دەتەقێ پێڵعی بەڵێ کوڕە دە نیم سەعاتێکە خۆڕادەگرم با ئەوەندە هاوار نەکەم قازڕاکێشم خۆت دەگری لەم دنیاشدا خۆگر بە میوانداریەکە کۆتایی پێدێ بەرەو ماڵی حەقیقی بەئیزنی خوای پەروەردگار دەگەڕێیتەوە خۆت بگرە صابر بە ئارام بگرە خۆت مەکوژە خۆت لە ناو مەبە ناشکری مەکە هاوار بۆ خەڵکی بێڕەحم مەبە هاوار بۆ لای خوای ئەرحەم الراحمین بەرە یەکسەر فەرەحیەک بەدڵتا دێ سێم ئەو بەڵێنەی لە ڕابردوودا کە داوتە بەخوا کە جێبەجێ ناکەی دڵ زەقێتێک ڕووی تێدەکات زۆر کەس هەیە کە قوتابی بۆ دەڵە خوای گیان لەم ئیمتیحانانە دەرچم شەربێ بێ ئەمری تۆ نەکەم کچێکە دەڵە خوای گیان وەڵڵی شوم بۆ بکرێ بە کوڕێکی ڕێک پێک شەربێ حیجاب دەبم کوڕێکە دەڵە خوای گیان تۆ بڵێ کچی فڵان کەسم بە نسیب بێ کە بە دڵی خۆمە شەربێ بێ ئەمری تۆ نەکەم و ئەهلی مزگەوت بم کابرا کرێچێت لە خوایە بەس ڕەحمم پێ بکەی سەد مەتر عەرزم هەبێ و تۆژ لەم کرێچێتی ڕزگارم بێ شەربێ شەو نوێژی تیا بکەم کابرا دەستکورتە لە خوای گیان تۆ بڵێ منیش ڕۆژە زەکاتم هەبێ خۆزگەوەکو ئەو خەڵکە زەکاتم هەبوو یا منیش یارمەتی فەقیر و هەژارم باە ئەگەر ئەم وعدانت جێبەجێ کرد کە بەخوات داوە وەڵی ژیانت خۆش دەبێ بەڵام ئەگە قوتابیەکە خوێندکارەکە لە زانکۆ لە پەیمانگا دەرچوو وەرە تازە شەهادەم بەدەستێناوەی لەبیری نەما خوایە کچەکە شووی کرد ئەمجا ئەو نیوەلەسکێکی دەکرد دوایی دەڵێ کوڕە بعد جوانتر بم لەسکەکەشی فڕێدا کوڕەکەش نییە ناجاران نوێژی دەکە ئێستا نەک شەو نوێژ ناکە نوێژەکەشی واز لێرێنێ کابرا ئەجاران فەقیر بوو دەیگو خۆزە زەکاتم هەبوو ئاستا بە ملیۆن هەیەی و لێشی دەرناکە والله ژیانە لێ تاڵ دەبێت چونکە قورئان دەفەرمێ ومنهم من عاهد الله لئن آتانا من فضله لنصدقن ولنكونن من الصالحين فلما آتاهم من فضله بخلوا به واستغنوا وهم معرضون ئەوانە دەچنە ڕیزی منافقان و منافقیش دامەت لی تەنگا لەبەرەوە خۆشەویستم هەر وعد و بەڵێنێک لە بینی خۆت و خوادا هەیە هەر کەس ئاگای لە دڵی خۆیەتی لە تنگانەدا لە هەژاریدا لە تاکیدا پێش زەواج بەخوای خۆتت داوە کە ئێستا خوا ئاواتەکەی هێناوێت جێگا بە ئیزنی خوای گەورە پابەند بە پێوەی واللهی خوا دڵت خۆش دەکا ئەوە زۆر جار تۆ لەگەڵ خوای خۆتا ڕاستن نەکردووە بۆیە ئەم دڵتەنگی ڕووی تێکردووی ئێمە هەمومان حەز بە ژیانێکی زۆر دەکەین بۆیە جاری وایە ژیان زۆرەکە ناڕەحەتە قسەیەکی جوان هەیە مامۆستا علادینی سوجادی لە کتێبی ڕشتەی مرواریدا هێناوێتی پایەبەرزی کورد علادینی سوجادی گۆڕی پڕنور بێ مامۆستا مەسعود لە عەلیشکە نووسەرێکی بەناوبانگە لە کتێبی بۆ خۆت بە ئەلەو کتێبەدا ئەویش بابەتەکەی هێناوە وەکو نوکتەیەک وایە ئەمە حەدیث نییە دوای کەس نەڵێ مامۆستا وای گوت بەناوی قورئان و حەدیثەوە ئەمە مەسەلە بەڵام مەسەلێکی زۆر جوانە ئەها قسەی وا هەیە عەقڵ و مەنتیق دەیگرێت زۆر جوانە ئەم بەسەرهاتە دەڵێ خوای پەروەردگار حرمەتم هەیە بۆ ڕووی یەک بە یەکی جەنابتان بیسەران و بینەران و خوشک و برایان خوای گەورە کاتێک کە گوێ درێژی دروست کرد کەری دروست کرد خوا فەرمووی ئەی کەر تۆم بۆ خزمەتی مرۆڤ دروست کردووە بار دەکێشی زۆر بە تەحەمولی زۆر ڕازی بەو بەشەی پێت دەدرێ بەڵام بارت قورسە و دایمە پشتت نەحەساوەیە ئەوە 50 ساڵ عمرم بۆ نووسی گوێ درێژ کەروتی خوایە ڕازیم بە بەشت کە گوێ درێژم بەڵام وەڵڵاهی کورە زۆر زۆرە خوایە 50 ساڵ عمرم هەبێ خوایە 20 ساڵم بەسە خوا فەرمووی باشە با 20 ساڵ تەمەنت بێ دوای ئەوە دیسان حرمەتم هەیە خوای گەورە سەگی دروست کرد خوا فەرمووی تۆم دروست کردووە لەبەر خزمەتی بەشەر پاسەوانی ماڵی خەڵکی پاسەوانی مەزرعەی خەڵکی پاسەوانی دوژمندارانی پاسەوانی ماڵ و حاڵی خەڵکی زۆر هاوڕێیەکی بە وەفای بۆ مرۆڤ نانت لە حەد دەرچێ خوارد بێ وەفا نابی بەرامبەری سەگ زۆر بە وەفای بەرامبەر بە خاوەنەکەی پاسەوانی دەکەی هەرچیان بۆ دانای ناشکردنی دەڵی بە زیاد و لە پەنایەکەوە دەیخۆی ئەوە 30 ساڵیش عمرم بۆ تۆ نووسی سەگ وتی خوایە گیان ڕازیم بەڵام بۆ خوایە 30 ساڵ زۆرە خوایە نیوەیم ناوێ 15 ساڵم دەوێ خوای پەروەردگار مەیمونی دروست کرد
فەرمووی تۆش لەم دارە باز دەدەی بۆ ئەو دارە دڵی منداڵان خۆش دەکەی گەمە و گاڵتەت پێ دەکەن بەزم ساز دەکەی خەڵک یاری لەگەڵا دەکەن کاتت پێ بەسەر دەبەن لەم لیا دەڕۆی بۆ ولا لەو دارستان دەڕۆی بۆ دارستان ئەوە تەمەنی تۆشم کرد بە 20 ساڵ مەیمون وتی خوا بە بەشی خۆم ڕازیم بەڵام وەڵی زۆر مەسخەرەم لە دنیادا خوا بەخوا تەحملی ئەو 20 ناکەم 10 ساڵم بەسە خوا فەرمووی ئینسان مرۆڤ تۆشم دروست کردووە 20 دانە ساڵ تەمەنت دەدەمێ و هەموو کەون دەخەمە مسەخەری تۆوە ئینسان وتی خوا سوپاست دەکەم کەوا منت کردووە بە سەرداری ئەم کەونە و هەموو شتێک لە خزمەتمایە بەڵام وەڵی خوا 20 ساڵ زۆر کەمە خوایە تەمەنی گوێدرێژ 30 ساڵی نەویستۆ خوا ئەویش بدە بە من ئەو 15 ساڵەش سەگ ڕەتی کردوێتەوە با بۆ من بێ ئەو 10 ساڵەش کە مەیمون نەوێ خوابی خەسە تەمەنی من جاون و سەرایی کەهینەکەی کردووە ئەوا تەمسیلەکەی کردووە دەڵێ زۆر ڕاستە خوا فەرمووی بێدڵی ناکەم خۆ دویستوتە مرۆڤ تا 20 ساڵ ژیانێکی مرۆڤانە بەسەر دەبا تا گەنجێکی 20 ساڵی تا دەوری خوێندن تەواو دەکەی خۆت و جورئەت و هێز و خەون و خەیاڵات و دخۆشی دوای ئەوە 30 دانە ساڵ دەبێ بار بچێشی دوو لە ڕووتان چونکە بەشی گوێدرێژ ماوەردێتەوە هەر کۆیکەوە هەر حەماڵی بکە و هەر ڕای کێشەوە هەر لە سەر یەکی نێو کۆیکەوە 30 ساڵەکەی ئەوە فەقیرە ئەبێ هەر بار بچێشی عمرت دەبێتە دەوری 50 ئەمجا کوڕت پێ دەگا کچت پێ دەگا دایە گیان باوە گیان تخواوریای ئەو منداڵانە بە تا دایرە دەچم تخواوریای ئەو مەزرعی بە تا فڵان شوێن دەچم دووبارەمە عەزەرەتم هەیە لە ڕووی جەنابتاندا ئەوەی کە بۆ خۆی وریای پاسەوانی دەبێت 15 ساڵیشی ئەوە ئەبێت ڕای کێشی تازە لەوە بچڕیەوە دەبێت هەر وریای ماڵێ بێ تۆی بە تەمەن بەجێ دێڵ ئەوان بۆ خۆیان دەڕۆن پێشت خۆشە دوای ئەوەی ئینسان پیرتر دەبێ عادەتەن وایە ئیشەڵامە لە ڕووی حورمەتەوە بەڵام زۆر جاریش چۆن مەیمونەکە 10 ساڵی خۆی نەوی بە شەرکی من دەمەوێت ئەم جاڵەدایە ئەم هەفتەیە لای من بە زۆر پیری و اختیارمان هەیە خوا ڕەحممان پێ بکەی وامان لێ نابێ زار بن لێمان ئینسانی وا هەیە هەفتەیەک لای ئەم کچێتی بیبن بۆ ماڵی فڵان کوڕەش لە فڵان گەڕێک ئەوە دیسان هەفتەیە مەزەوا کەشی سەرەیەتی کوڕەکەی کەش سەرەیەتی ئەم ماڵی پێ دەکەن وەک تەمەنی مەیمونەکە دەیسوڕێنەوە وریای ئەم منداڵە بە ئەم منداڵە بڵێن نەن کە بۆ لوتت دوایە با پیرەوە بۆ چاو دوایە ئەوە بۆ تاقمەکەت دانە دێتە دەرەوە مەسخەرەیەکە بۆ خۆی هەمووان دەدێ لە کۆ دەبنەوانێ و تەمەنی 10 ساڵەکەی بێشی وەرگرتووە بخوا ژیانیش ئاوایە ئەوەندە کۆڵی پێوە هەڵمەگرە پێی ڕازی بە خۆت قبوڵت کردو ئەی مرۆڤ ئەبێ ڕای کێشی ئەم بارە ئەو بەشی مەخسەرەیە ئەو بەشی پاسەوانیە ئەبێ وەریگری وەک خۆی دنیا وەرگرە کە وەک خۆی پێی ڕازی بووی خەفەتی پێ ناخۆی بەڵام تۆ بتەوێ هەر گەنجە 20 ساڵەکە بی و مخەیر و مزەیەن بی بەخوا بە ئاواتی من و تۆ نابێ ئەبێ وەکو خۆی دنیات قبول بێ بە ئیزنی خوای گەورە دڵ شاد دەبێ و لە خەم ڕزگارت دەبێ چوارەمیان بەو شتە دڵخۆش دەبی با چاکەوە و عیبادەتێکت هەبێ لە بینی خۆت و خوادا لە دڵتەنگیدا بیری بکەوە بڵێ خوای گیان بەو سەدەقە و خێر و ئیحسانەی کە بەس من و تۆ پێی دەزانین ئەلحەمدوللا ئینسانی وامان هەیە لە کۆمەڵگادا لە بینی خۆی خوادا ڕەسیدێکی هەیە ژنەکەی ژنە و مێردەکەی براکەی دایک و باوکەکەی ئەولادەکەی پێی نازانێ چی بۆ خوا کردووە ئەمەش فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئیمامی ئەلبانی لە صحیحی جامیعە بە ژمارە فەرمودەی 6018 هێناوێتی حەدیثێکی صحیحە دەفەرمێ من استطاع منكم أن يكون له خبء من عمل صالح فليفعل هەر یەکێک لە ئێوە ئەگەر لە توانایدایە کار و کردەوەیەک لە بینی خۆی خوادا بڕیار بدا جا بەڕێزان شەر نیە ئەمە هەر بە پارە بێ یعنی ئینسانی وامان هەبووە چەند ڕۆژگار بە ڕۆژوو بووە پیاو ساڵحی وا هەبووە 20 دانە ساڵ دووشەمان و پێنجشەمان بە ڕۆژوو بووە لە بازاڕی نەچۆتەوە بە ژنەکەی وتێتی لە بازاڕ نان دەخۆم وەڵڵاهی ژنەکەی نەیزانیوە کە بە ڕۆژووە کە تینی بۆ هاتووە خوایە بەو زمانە بە ڕۆژوەی کە چەند ساڵە بۆ تۆ بە ڕۆژوو و نەمهێشا و سەری ژیانیشم پێ بزانێ خوا دەرگای ڕەحمەتم لێ بکەوە فەرەحێک بەدڵ تا دێ شەر نیە جاریوە هەر تۆ پایەدار بی بیکە لە بینی خۆت و خوادا بەس خوا پێ بزانێ بە موبایلەکەت خەڵک وازانە سەری فەیسبوک دەکەی ڕۆژی 100 ئاەتی قورئان بخوێنە بڵێ خوا لە خزمەت کەلامەکەی تۆدام کەسیش باسی مەکە مەڵێ ڕۆژی ئەوەندە قورئان دەخوێنم ئێمە مشکلەداری ئەوەین کابرا چاکەیەک دەکا مەگە بۆ هاندانی خەڵک بێ ئەوە قەی ناکە ئەینا لە 50 شوێنە پێی خۆشە شەوێک شەو نوێژی کردبێت لە دەمە دیسا دەیگەڕێتەوە خوانەی بڕێ ئەوە شەوانیش ئەلحەمدوللا شەو نوێژ دەکەم نالێی گەڕێ بینی خۆت و خوا تو خۆ بۆ من نەکردوتەوە بۆ منی دەیگێڕیتەوە ئەوە بە فیڕۆ دەچێتەوە لە بینی خۆت و خوادا ڕۆژی 100 ئاەت قورئان بخوێنە کە تینت بۆ هەڵدە خوایە بە بەرەکەتی ئەو قورئانی کە من خالیسەن مخلیسەن لەبەر تۆ خوێندم کە یەک بەشەر لەم سەر زەوێ بەنهێنی من و تۆ نازانێ خوایە و فەرەحێکم پێ ببەخشە خوای گەورە دەرگایەکە ڕەحمەتت لێ دەکاتەوە فەرەحێک بەدڵ و دەروون تا دێ
خێر و خێراتێک ساڵانە ئەنجامدا لە بینی خۆت و ئەو ئەڵڵایەدا یەک کەس لێن نەبیستێ حتا دەچێ قەبرەوە کە تینت بۆ هات بە خوایە بەو سەدەقە و خێرەی کە من بەس لەبەر خاتی تۆ ئەنجاممدا کەسێک ناوم نازانێت لە بەندەکانی خوا خوایە ناوی خۆم تەسلیم بە تۆ کرد واللهی فەرەحێکی خۆشی بەدڵتا دێ بەویزنی خوای پەروەردگار با ئەمەت هەبێ ئەمە زۆر جار دەرگایەکی ڕەحمەتە عیلاجی نەخۆشە دەرونیەکانی ئینسان دەکات هەمووشمان دەتوانین ئەوە بکەین پێنجەم قەناعەتت هەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت صلاح أول هذه الأمة بالزهد واليقين ويهلك آخرها بالبخل والأمل حديثك حسن إمام أحمد لمسندك خواه روايتي كردوه فرمووی ئومەتەکەم سەرەتا بەوە گەیشتنە سەرفرازی کە دنیایان بەکەم کرد وەکو خۆی ناسیان و هەروەها یەقینیشیان هەبوو کە ئەڵڵا لە پشتی هەموو کارەکەوە و کاروباری خۆیاندا دەست ئەڵڵا فەرمووی ئومەتەکەم کە لە ئاخریان بەرەو بەدبەختی و دڵتەنگی دەڕۆن بەهۆی دووشتەوە بەخیل دەبن بۆی لەبەر دەستیاندایە قەنەی یەقینیان نییە کە خوای گەورە پڕی دەکاتەوە ئەو یەقینیان بۆ دروست نەبووە دووەمیشیان زۆر هیوا درێژن بە ژیان وا نازانن ئەم دنیا قەت کۆت تایی پێ دێ وا نازان کۆتایی پێ دێ و بەجێ دێڵن ئەوەیە ئینسان دڵتەنگ دەکات ڕازی بە گوزەران و ژیانی خۆت قەت خۆزگە بە خەڵک مەخوازە خۆشەویستم کە کەسێکت بینی لە باشترین ئۆتۆمبیلە دەڕوا کە کەسێکت بینی خانووەکەی بە ئاسمانە هەڵچۆ و نازانی سەری کوێکەی قەت خۆزگەی پێ مەخوازە چونکە زۆر کەس هەیە جوان پۆشە بەڵام مەرج نییە دڵخۆش بێ مەرج نییە ئەو کەسەی سارەیەکی 20 دەفتەری پێ دڵی بەقەدەر تۆ خۆش بێ مەرج نییە لەناو ئەو کۆشک و تەلارەدا کەسێک نەبێ لە تاوی جەستەی ئازاری بناڵێنێ بڵێ خۆزگەم بەو کەسەی لەسەر شۆستەیە دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی وڵە برادەرێکم هەبوو واللهی خاوەنی بە ملیار دۆلار بوو بە ملیار شەریکات و کۆمپانیای لە ئەوروپا و لە ئەمریکا هەبوو ئەڵە ڕۆژێ بینیم وتم کاک حاجی چۆنی وتی مامۆستا چۆن بم واللهی هەرچی جەستەم هەیە ئازاری هەیە لە پەنجەرەی باڵەخانەکەمەوە کە چەندین قاتە مەزبەحی تێدایە لە قاتی 6 و 7 لایەکی بەسەر کەناری دەریادا دەڕوانێ ئەو مەوقیعە بە پاشاکانیش ناکردرێ جاری وا هەیە لە گەرمەی نیوەڕۆدا سەیر دەکەم سوالکەرێک سەمونێک و پەرداخێ دۆی بەدەستەوە ماستاوی بەدەستەوەی لەسەر شۆستەیەکا دانیشتووە ئەڵێم خۆزگەم بە خۆت کاکابرای سوال کرد چانیە جەستە ساغە و ئێستا یەک ئازار لە بەدەنتانیە پەنا بەخوا خاوەنی 1 ملیار دۆلار ئەو کۆشک و باڵەخانە ئەڵێ واللهی لە کابران بیست دەیگو خۆزگە دەخوازم دەڵێم خۆزگەم بە خۆت سوال کەرێک کە سەمونێک و پاروێک نان دەخۆی لەو سەر شۆستەیە کە ئەنوایەک نییە لەسەر زەویدا ئەڵێم خۆزگەم بە خۆت کە لەبەرەوە قەت خۆزگە بە خەڵکێک مەخوازات چێ دەڵێ لە ناخەوە وێران نییە چێ ئەڵێ جەستەی بە نەخۆشیدا نەڕزاوە چێ ئەڵێ نەخۆشیە دەرونیەکانی نییە و هاواری لێ بەرز نەبووەتەوە لە ماڵەکەیە ڕازی بە بەشی خۆت لەوە چێت تۆ خۆشبەختترینی ئەو خەڵکانە بی با ماڵیشت کەم بێ با کرێکیش بی با جلەکانیشت بنەبێ با لە مزگەوتەوە بە پێش بڕۆی تەوانە ئۆتۆمبیلیشن نەبێ با بە پاسات و چۆ بکەی دڵنیا بە دڵت لەوانەیە لە کەسانی تر خۆشتر بێ ئەم دنیایە شێخی تەنتاوی ڕەحمەتی خوا لێ بە شێخ عەلی تەنتاوی دەفەرمێ لەو ئوتیتە مالە قاڕون ئەگە ماڵ و سەروەت و سامانی قاڕون هی تۆ بێ بیستوتانە قاڕون چێوە نیە قاڕون بەس کلیلی خەزیێنەکانی باری چەندین وڵاق بوو بەس کلیلی خەزیێنەکانی یعنی لە سەرمایەدا کەوتت قاڕون یعنی ڕەمزی سەرمایەداری دەفەرمە کلیلی خەزیێنەکانی قاڕون بەدەستەوە بێ ئەوەندە سەروەت هەبێ وەجەسەدە هێرقەل ئەوەندە پاشایەک بۆ جەستەی زۆر گەورە بووە بەقەدەر 10 نەفەر لەوانەیە نانی خواردبێ ئەو جەستەی هێرقەلیشت هەبێ و بەقەدەر 10 نەفەریش نان بخۆی وواصلتك 10,000 من أجمل النساء بهزارها ژنت هەبێ لە هەموو نەوعێک لە هەموو باڵایەک لە هەموو ڕەنجێک هەر ئافرەتێکی جوان بە خەیاڵتا دێت لەم سەر زەوێدا وا بزانی خێزانی تۆیە ئەوەشت بەدڵا بێ ئەوەشت پێ بدرێ هەل تەظن أنك تكتفي ئایا گومان دەکەی بڵێ بەسمە و خۆش بژیم دەڵێ بە هەموو دەنگم جوابت دەدەمەوە لا ولكن واحدة بالحلال تكفيك بەڵام یەک دانە لەوانە بە حەڵاڵی بەستە هەموو خەزیانەکانی قاڕونن ناوێ یەک خانوت هەبێ یەک ژەمنانی جوانت هەبێ یەک ژنی ساڵیحەت هەبێ ژنی بەڕێز یەک مێرد و پیاوێکی بەڕێک و پێکت هەبێ گونجاو بێ لەگەڵ تا لە ژیانە یەک سارەت هەبێ واللهی بەستە بە حەڵاڵی بەستە چونکە دڵنیا بە جەستەت چەند بخوات چەند ژەمن نان پێ دەخورێ
خەڵک سییان دەخوا ئەو پەڕی تۆ چوارت خوارد ئەگەر هەموو خانۆکانی ئەم شارەی من و تۆ بن لەکوێدا جێ دەبێتەوە هەر لەکوێ نادەژی هەر ناچاری خۆ 50 نەفەرنی یەک دانەی هەر بێ لە یەکیانە بخەوی وەڵی کە مردیشی کەستان دیوە دوو قەبری بۆ دانێن لە تەنیژیەکەەوە بڵێن لەبەرەوەی کە فڵانکە زۆر عالم بوو زۆر ڕئیس بوو زۆر سەرکردە بوو دوو قەبری بۆ دانێن کەستان بینیوە لە ژیانتانە ئیلا تەنها یەک قەبرت وەکو بێکەستترین خەڵکی سەرزەوی پێدەبڕێت دەی کەواتە ئەم هەموو دڵتەنگی بۆ چییە؟ ئەمڕۆ بەڕێکە بە خۆشی بە شادی بە دڵگەشی خوا دەزانێ ئەگە بەیانی مای بەخوا نانی بەیانیشت دەبێت بۆ خۆی ئەگەر نەژمای پێویست بۆ هەموو کۆڵ پێوە هەڵگرتنە ناکە ئەمڕۆ بە تاعەت و عیبادەت و دڵێکی فراوان و چاکەکردن لەگەڵ خەڵکا و ڕووخۆشی و دەمبەخەندەیی لەگەڵ خۆت و ماڵ و منداڵدا خەمەکان بە باکە ئەگە بەیانی خەبەرت بۆ خوای ئەمڕۆ ڕزقی بەیانیشت دەدا خوایەک دەرگایەکی لێگرتووی کوڕە بەیانی دەرگای خۆشی لێ دەکاتەوە ناومێد مەبە لە ڕەحمەتی خوا هەر ئەم شەو دڵی خۆتان خۆشکەن ئێوە کەسانی لە هەر شوێنێکی جیهاندا ئێستا دەنگ و ڕەنگمان دەبینن هەر ئێستا بڕیار بدە خەمەکان بە باکە بڵێ ئەی دەرگاکەرەوە یا فەتاح ڕووم لە تۆ کرد دەرگای ڕەحمەتم لێ بکەیتەوە دنیا ئەوەندە بە کۆڵا مەدە جا مرۆڤ بۆچی بە حەڵاڵ تێر ناخوا دوو هۆکاری هەیە الرغبة في التغيير والتطلع إلى كل جديد إنسان هەر بە سروش دوایە حەزی لە هەموو شتێکی نوێیە حەزی لە شتە کۆنەکانی خۆی نامێنێ با بە نرخیش بن وابزانم نەوە گۆڕز بن با نوکتەیەکی خۆشتان بۆ بجێڕمەوە بەڵێن کابرایەک لەگەڵ کوڕەکەیە لە لادەی خۆمانەوە چوو بۆ شار ئیشی دەوایرێکی هەبوو یەکەم جاری بوو ئاسانسۆر بە کوردی خۆم مەسعەد ببینێ ئەی بینی دوو شتە و دەڵێی دیوارێکی پتەوە بەسکە لێک دەترازێ و دەچێتەوە یەک وایان زانی ئەوە دیوارە زۆریان بەلاو عەجایب بوو دەکرێتەوە و بە یەک دیسان دوو دەرگا لە یەک دەترازێ و دێتەوە بۆ یەک ئەو کەسەی نەیدی بێ هەمومان کە یەکەم جار بینیمانەوە بەلامانەوە غەریب بووە ئەویش قەت ئەو شتانی لە شارە نەبینی بوو کوڕەکەی خۆی بۆ نەگیراوەتی بابە ئەوە چی ئەو دیوارانە ئەوا دەخشێن و دەجوڵێن و دێنەوە بۆ یەک کوڕەکەی باوکەکە وتی بە خوارۆڵە چیت پێ بڵێم قەتم شتیوان نەدیوە لەو کاتەدا دیارە باڵەخانەیەکی گەورە بووە شوقەیەک بووە و تێلێک بووە ئافرەتێکی قەڵەوی ناشیرنی ڕەشی دزێ و کە مرۆڤەکان حەز بە بینینی نەکەن لە ڕادە بە دەرخراپ هات و دەستی بە دوگمەیەکە هێنا دەرگا کرایەوە دەستی بە ژمارەیەکە هێنا و دەرگا بۆ خۆی کەپس بۆ ئافرەتەکە چوە ئەو دیوەوە کابرا و کوڕەکەی سەیریان کرد ژمارە دەڕوا هەتا تابقی سی هەر خوێندەوە هەر ڕۆی وڵا وەختێکیان زانی ژمارەکان دەستیەوە بەرەو 29 28 و هەتا هاتنەوە سەر یەک دەرگا دیسان جارشکە لە یەک ترازایەوە کچێکی باڵابەرزی قژزەدی چاوشینی ڕێک و پێک هاتە دەرەوە باوکەکە چاوی بۆ لەسەر ئافرەتەکە لا نەدەچوو کتی کوڕم ڕاکە خێرات دایە بانگی دایکت کە مەبەستی چی بۆ بانگی دایکی کە وەی زانیەوە شوێنی مرۆڤ نوێبوونەوەیە وتی باوکو داکت بخێنەوە مەسعەدەوە بە پیرێژنەی بڕاو بە گەورە کچی بێتەوە خوارێ ئەوە بەس لە بەهەشتا دەست دەکەوێت ئەو نوێبوونەوەی جارشکە بە مەسعەد دەست ناکەوێت وتی خێرا کوڕم ڕاکە دایکت بێنە بابی خێنێرەوە باوکو بە گەنجی لەو سرەوە بێتەوە دابەزێتەوە ئینسان هەر وایە تەبیعەتی دایما خۆت سارەیەکت هەبێت چاوت بە شتێک شەرەکەی وازانیەوە زۆر جوانترە قەناعەت کە وتمان خاڵی پێنجەمە قەناعەت ئیسلاحت دەکات دووەمیان المەرء تەواق إلى ما لم ينل ئینسان بە سروش حەزی لەو شتەیەکە نیەتی ئەڵەن کابرایەکی زۆر سەرمایەدار خاوەنی ئەوەی کە خوا بە شەری دابێ هەی بۆ کوڕێکی هەبوو لەگەڵ کوڕەکە وتی کوڕەکەم با بچین بۆ سەردانی خزمانمان لە لادێ کە چوون و هاتنەوە باوکەکە وتی کوڕم ئەزانی ئێمە لە چ خۆشیەکەین و ها ئەو داماوانە چۆن دەژیان ئەڵێ کوڕەکەی وتی باوەجان خۆزگەم بەخۆیان وتی کوڕم چی من بۆیە تۆم بر بۆی کە قەدری ئەم خەڵاتانی خوا لێرە بزانی وتی بابەجان بۆچی بیزانم ئێمە یەک باخچەمان هەیە ئەوان ئەو هەموو باخچەیان هەیە ئەو هەموو گوزارە سەیرەکەی لەو دەشتەدا هەمووی خوانە دیارە کات بەهار بووە ئێمە یەک مەزبەحی مەلەمان هەیە ئەوان دەچن لەو ڕووبارە بە ئارەزوی خۆیان چەند کیلۆمەتر دەڕواتن مەلە دەکەن ئێمە ئەو مەزبەحە بچکۆلەمان هەیە تۆ ئەم گوڵەپانەی سورەیا و شتانەت هەڵواسیون ئەوان شەوانە دەڕوانن بۆ ئەستێرەی ئاسمان و لە سەربان دەخەون ئەستێرە دەژمێرن ئەی بابە ئەو هەموو چرایان هەیە ئێمە لە ژوورەوە چەند گڵۆپێکت بۆ ئێمە هەڵواسیوە ئێمە یەک تووتی لە سەگمان هەیە ئەوان ئەو هەموو سەگەیان هەیە لەو لادەیەدا بابەجان تۆ دووسێ بولبولت بۆ من هەڵواسیەوە لەوێ ئەو هەموو کەڵە شێر و کەو هەرا و بەزما هەر نازانین گوێ دەزگەی خۆزگە باوکە خۆزگەم بە خۆیان کە لەبەرەوە دایمە ئینسان حەزی لەو شتەیەکە نیەتی ئەوەی کە هەیەت کە نیەتی خۆزگەی بۆ دەخوازێ ئەوەی کە هەیەی وای ئەزانی زۆر لە خۆشیدایە خۆزگە بە یەکی شتە دەخوازێ
ئەمە هەر هەمووی سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ قەناعەت ڕازی بە بۆ بەشێکە خوای پەروەردگار پێداوی لە خەم ڕزگارت دەبێت. خۆ تا خاڵیشم ئەوەیە هەندێک کەس هەیە پێویستیان بە پزیشکی دەرونی هەیە، هەتا ئێستا لە وڵاتی ئێمەدا عیبەیە کە بڵێن کەسێک نەخۆشی دەرونیەتی خەڵک وەزانە شێتە نابڕێزان دەبێت ئەو شتە ڕاستکەینەوە. نەخۆشی جەستەیی ئێستا تۆ کلێت بێ، گورچیلەت بێ، جگەرت نەخۆش بێ، معیدەن نەخۆش بێ، گەدەن نەخۆش بێ، عیبە بچی بۆ لای دکتۆر چ عیبەیەکی تێدایە؟ جەستەیە و نەخۆش بۆ بە ئەو پەڕی سەراحەتەوە دەچێت لای دکتۆرێک و عیلاجت بۆ دەنووسیا شیفاش لای ئەڵڵای ئینشەڵڵا شیفات بۆ دێ. بەڵام تۆ دەستت بێشێ و نەچی بۆ لای دکتۆرێکی جەڕاح و نەچی بۆ لای پسپۆڕێکی ئەسقان لە خۆ چاک نابێت، خوای گەوری ئەسبابی داناوە. بە هەمان شێوە دەرونی ئینسانی بەڕێزان تووشی نەخۆشی دەبێت، لە گەنج و لە پیرە، لە ژوو لە پیاوە لە فترەیەکی ژیانە بۆت هەیە هۆرمۆناتی جەستەت تێکچێت. بەشێک لە هۆرمۆنە ئەمە جەستەی ئێمە حەزاران پێکاتەی تێدایە، یەکێک لەوانە هاوسەنگی تێکچوو هەل لە خۆ حەز دەکەی بگری، لە خۆ هەموو دنیات ڕق لێ دەبێت، لە خۆ دنیات بەرچاو دەکەوێت. ئەمە ئیشی مەلا نییە نوشتت بۆ بکە، ئیشی مامۆستایشی مە خوای هەرچی بە خەمەت خۆشکی دوعایەکی خێرە، بەڵام تۆ پێویستە بچێ لای دەروون ناسێک پسپۆڕێکی نەخۆشە دەرونیەکان پشکنینت بۆ بکە بە ئیزنی خوا جاری وایە بە یەک پارچە حەب چاک دەبی، جاری وایە بە عیلاجێک چاک دەبی، جارە بە ئامۆژگاریەک چاک دەبی. بۆیە هەر شتە دکتۆری خۆی هەیە، ناوێمی بە لای کابرایەکی بە ناو شێخ و بە ناو مەلا فەلاقەکاری بکە بڵێ 100 جنۆکە لە لەشتایە، فەقیر ئەگەر شێتیش نەوێت شێت دەبێت. بە من و بە تۆ بڵێن جنۆکە لە لەشتا دۆزوڵێتەوە وەڵڵی هەر شەو ناوێری چۆن بکەوی. لەبەرەوە زۆربەی خەڵک هیچی نەبوو شێتیان کرد، بی بە لای دکتۆرێکی دەروون ناس هیچ عیبەیەکی تێدا نییە. ئەمە ئینسانە نەشێتە نەتێک چووە نەعەقڵی لەدەستداوە نەکەم عەقڵە، چۆن جەستە نەخۆش دەکەوێت دڵتەنگیش هۆکارێکی نەخۆشە دەرونیەکانە. بەویستی خوا داوای ڕەحمی خوا بکە، سەدەقە و خێرێک بکە، پەنا بۆ دکتۆرێکی دەرونی بەرە عیلاجەکانی بە جوانی بەکاربێنە، بەویستی خوای پەروەردگار خوای گەورە لەوە ڕزگارت دەکات. ئینسانیش دایمە میسالی نەژیا، وابزانی لە ژیانتدا ئەگەر ڕۆژێ دڵتەنگ بووی دنیا تەواو بووە. دڵی ئینسانتان بینیوە چۆن لێدا، بینیوتانە ئەها لە خەستەخانەکە بەدیان نەخۆشێکەوە بی بەرزی و نزمی ئەوە تەختیتی دڵتان بینیوە بەرزی و نزمی بەرزی و نزمی. ئەگەر نەخۆشێک دەمرێ ئەگە بە دیارەوە بی یەکسەر هێڵەکە چی لێ دێ؟ ڕاست دەبێتەوە. کە ڕاست بۆ یعنی چی؟ دکتۆر دڵە کاکە ئۆکسجینەکەی لێکەنەوە مرد. ئەم ژیانە بووە هەر کەسێک ڕاست بەوە یعنی مردووەوە، بەس مردوو ژیانی بۆ ڕاست بووەتەوە. هێڵکاری دڵ پێت دەڵێ ڕۆژێ دڵخۆشی، ڕۆژێ دڵ ناخۆشی، ڕۆژێ زۆرت هەیە، ڕۆژێک کەمت هەیە، ڕۆژێ زۆرت دەست دەکەی، ڕۆژێ بازرگانی نییە، ساڵێک کاسپی زۆرە، ڕەساڵێک قەیرانە، هەر دڵ دوایە. شەر نییە وا مەزان ئەگەر ڕۆژێ دوو هەفتەیەک دڵت تەنگ بوو وابزانی تووشی شێتی و نەخۆشی دەرونی بووی، سەبر بگرە، خۆشیەکان دێنەوە. ئەم بەرزی و نزمیانە خوا هەر زەیوا دروست کردو، ئەوە شاخەوە، ئەوە دۆڵەوە، ئەوە بەرزیە، ئەوە نزمیە، هەر ژیانەکەتان ئاوا قبوڵ بێ. داواش دەکەین لە خوا یا ڕەبی خوا بە حورمەتی ئەم مانگی ڕەمەزانە، بە حورمەتی ئەم دەستە بەدەست نوێژانە، خوایە کەسانی چاکمان ئینشەڵڵا زۆر تێدان، کەسانی چاک لە شوێنانی جیهانەوە دەمان بین و بۆ خوا سوڵحاون لە ئەوروپا لە وڵاتانەی کە بێدینی تێدا دەکرێت، خەڵکانێک ئێستا بەدیار قسەی خێرەوەن. خوایە بە حورمەتی هەموو ئەو کەسە بە خوا سوڵحاوانە کە تۆ خۆت بەندە ناسی، یا ڕەبی خوایە هەر کەسێ دڵتەنگە دڵخۆشیکەی، یا ڕەبی خوایە هەر کەس دڵتەنگە دڵخۆشیکەی، هەر کەسێ نەخۆشی دەرونی هەیە خوایە لە دەرونی تەنگ ڕزگاریکەی، خوایە ئەو کەسانی دڵتەنگن خوایە ڕزگاریان کەی، خوایە دەرگای ڕەحمەتیان لێ بکەیەوە، خوایە ئەو کەسانی نەخۆشی جەستەییان هەیە شیفای بەخێریان بۆ بنێری یا شافی، ئەو کەسانی دەستکورت و نەدارن خوایە دەرگای ڕست و ڕۆزیان لێ بکەیتەوە، ئەو کەسانی مردوون یا ڕەبی خوایە لە گوناهیان خۆش بی، ئەو کەسانی ئازیزێکیان لەدەست داوە خوایە سەبووری بەدڵ دەرونیان بدەی، ڕەحم بەدڵ دەرونیان بکەی، ئاسوودە و بەختەوەریان کەی، یا ڕەبی خوایە عاقبەتمان خێرکەی، لە بەرەکەتی ئەم دەشەوەی کۆتایی مانگی ڕەمەزان، لە بەرەکات و فیوزاتی ئەم شەوانە خوا بەسەرماندا بڕێژی، بەسەر خۆمان، بەسەر خێزانمان، بەسەر منداڵمان، بەسەر دایک و باوکمان، بەسەر ماڵەکانماندا، بەسەر بازرگانیەکانماندا، بەسەر دوکان و بازاڕەکەماندا، بەسەر شار و وڵاتماندا، خوایە بەرەکەتی ئەم شەوانە وەکو لێزمەبارانی بەهار بارێ بەسەرماندا، لە گوناهمان خۆش بی، عاقبەتمان خێرکەی. آمين آمين وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.